سەرەتاش باسی گروپی ڕاستاکەکەین کە ئەم گروپە بە شێوەیەکی دلێرانە و جیاواز و بە بەرگێکی نوێوە بەرهەمی ئازادیان پێشکەش بە گوێگرانی خۆیان کردووە. ڕاستاک بە شێوەیەکی دلێرانە و جیاواز لە بەرگێکی نوێدا گۆرانی ئازادی بە شێوازی ڕاپ ئامادە دەکەنەوە و پێشکەش دەکەن بە هەستی ناڕزایی خەڵک لە ڕێگەی کەلتور و میوزیکەوە. بەشێکی ئەم گۆرانیە لەژێر ڕۆشنایی شێعری خاچ و مار و ڕۆژمێری شارێکی شاعیری گەورەی کورد شێرکۆبێکەس بەرهەم هێنراوە. هونەرمەند فەرزاد مورادی دەنگبێژ و ژەنیاری گروپەکە لەبارەی ئەم بەرهەمە و تایبەت بە کورسات مەگەزین ڕایگەیاند. کارکردن بەم شێوازە نوێی میوزیک یەکەم جارە لە کارنامەی ڕاستاکدا وەک تاقیکردنەوەیەکی تازەیە بۆ دەرخستنی دەنگی ناڕزایی و هەستەکان بە بەکارهێنانی ئامێرە کوردیەکان. گۆرانی ئازادی ئەو گوڵدانە دروست دەکات کە گەڵاکەی هەموو کاتێک کوێڵە بۆ گەڕان بە جۆی ئازادی و ڕزگاریکردنی کللتوری. گۆرانیەکە خۆی سروشتێکی ڕاستەقینەی هەڵکشان و بەهێزی هەیە، بەڵام لە هەمان کاتدا نوێ و پڕە لە هێزی نەوەی ئەمڕۆ. ئەم گۆرانیە تەنیا گۆرانی نییە، بەڵکو بڕیارێکی هونەریە بۆ بەرگری لە مافی دەربڕینی ئازادی. بەرهەمی ئازادی پێشکەش دەکرێت بە هەموو ئەو هونەرمەندانەی کە هەمیشە لەگەڵ خەڵک وەستاون لە شەقام و داوای ئازادی دەکەن. لە ئێستادا دەتوانن لە ڕێگەی چەناڵی یوتیوبی تایبەت بە ڕاستاک گوێگری ئەم بەرهەمە ناوازێ و نسیم غنچه آوازاری باید